دیارەکانی قۆناغی هەشتی خولی تازە پێگەشتوانی عێراق و لە کۆمەڵەی زێڕین یانەی هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازیدا قووەتجەویە کرد. یاریەکە لە سەرەتاوە بەهێزیەکی زۆری بەخۆیەوە بینی و پڕ ڕکابەری بوو. هەردوو تیپ هێرشیان ئاڵوگۆڕ دەکرد، هێرشەکانیشیان مەترسیان خست بۆ سەر گۆڵ. لەم هێرشە هاتنە دەرەوەی گۆڵپارێزی هەولێر خەریک بوو گۆڵێک بۆ قووەتجەویە بەرهەم بهێنێت. لە خولەکی 15 محەممەد دارە بەم لێدانە ڕاستەخۆی مەترسی خستە سەر گۆڵی قووەتجەویە، تۆپەکەی ڕێگای ستونی گرت. محەممەد مەحموود سوودی لێبینی و لێدانە سەرەکەی ڕۆژی هاوڕێی تەواو کرد و تیپەکەی بە گۆڵ یەکەم پێشخست. وەڵامی شینپۆشانی میوان خێرا بوو، دوو خولەک دواتر ئەنجامەکەیان یەکسان کردەوە لە ڕێگای حەیدەر ڕەحیم. هێرشەکانی هەردووتی بە ئامانجی تۆمارکردنی گۆڵی زیاتر و پێشکەوتن لە یاریەکە بەردەوامی هەبوو. جەویەی میوان هەوڵی زیاتر بوو، بەڵام نیوە یەکەم هەر بەم یەکسانیە کۆتایی هات. لە سەرەتای نیوەی دووەم دەرفەتی گۆڵی دووەم و پێشکەوتن بۆ تازە پێگەیشتوانی هەولێر هەڵکەوت. محەممەد مەحموود سوودی لێ نەبینی. هەرزوو لە خولەکی 49 محەممەد جەلیل گۆڵێکی نایابی تۆمار کرد و تازە پێگەیشتوانی هەولێری بە گۆڵی دووەم پێشخستەوە. تازە پێگەیشتوەکانی پایتەختی هەرێمی کوردستان لە میوانەکەیان باشتر دەردەکەوتن و نزیکتر بوون لە تۆمارکردنی گۆڵی زیاتر. لە خولەکی 97 سەجاد ساڵح ئەنجامەکەی تەواو یەکلا کردەوە لە بەرژەوەندی هەولێر بە تۆمارکردنی گۆڵی سێم و یاری بە سوودی هەولێر کۆتایی هات. پیرۆزە لەیانەی هەولێر و بەختێکی باشتر بۆ ئێمە. ئەمە تۆپی پێە بردنەوە و دۆڕانی تێدایە. دەرفەتی زۆری گۆڵمان هەبوو، سوودمان لێ نەبینی. هەولێر سوودی لێبینی و گۆڵی لەسەرمان تۆمار کرد. بۆ هەموو شتێک سوپاس بخوا. والله لەمێژە خۆمانەوە گەمە حازە کردێت دەمازانین بینەوە کەم گەمەکە نەمەسلحەتی خۆمانەوە ناساعی خۆمانەوە بۆ زیدی ڕانهێنار و ئەوهاندەرە خۆشەویستانە و الحەمدولillah توانمان فۆز بەدەست بێنین. یاریەشی باشمان کرد، توانیمان گۆڵ یەکەم لە قووەتجەویە تۆمار بکەین. قووەتجەویەش یانەیەکی زۆر بەهێزە، توانی گۆڵ یەکسانی لە ئێمە تۆمار بکاتەوە و لە گێم یەکەم یاریەکە تەواو بوو. لە گێمی دووەم توانیمان بە تەشکیلە بەهێزتر بینەوە ناو یاریگا، توانیمان دوو گۆڵیتکە لە قووەتجەویە بکەین و ببینە براوی یاریەکە. بەم شێوەیەتی تازە پێگەشتوان یانەی هەولێر گەیشتە یاری پێشکۆتایی کۆمەڵەی زێڕین و ڕۆژی هەینی لە بەسڕە ڕوبەڕووی مینا دەبێتەوە. بەبردنەوە دەگاتە یاری کۆتایی و بە دۆڕان ماڵ ئاوایی دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.